ئارتین نمونەیەکە لە قوتابیانی کورد و لە لای منەوە هەموو قوتابیانی کورد زیرەکن. وەزعتان چی بوو بەدەستیەوە؟ یەکەم جار بەخێر بێن سەر چاو کاناڵی 964 بەخێر بێن. وڵی خۆ هەستێکی خۆشە. من کاکە ئاریا و کاکە ئارتینی کوڕم هەردوویان ئینسانهایەکی باشن و ئەمە بەلای منەوە زۆر گرنگە، ڕێکۆپێکن بە ئەدەبن و ئیشەڵە سەرکەوتوو ئەبن لە ژیانیان. ئەمە یەکەم قۆناقیانە، قۆناقی زۆریان ماوە ببڕن بۆ ئەوەی کە هەم خزمەت بە خۆیان بکەن، هەم بە نیشتوانەکەیان بکەن، هەم بە مرۆڤایەتی بکەن. هیوادارم سەرکەوتوو بن و بە هیوای باشترینم بۆ هەردوو کوڕەکەم کاکە ئاریا و کاکە ئارتین. هەست چۆن بوو کاتێککە زانی و سڵی هێناوە؟ طبعا ئینسان زۆر خۆشحاڵە بێت. من وەکو مامۆستایەک ئەبێت لێرە دانبەوەدا بنم کە ئارتین نمونەیەکە لە قوتابیانی کورد و لە لای منەوە هەموو قوتابیانی کورد زیرەکن، یعنی قوتابیمان نییە کە زیرەک نەبێت. بەڵام دیتر ژینگە و ئەو بارودۆخی کە هەیەی ئەبێتە هۆی ئەوەی کە پێ بگات و سەرکەوتن بەدەست بێنێت. هیوادارم کە پەروەردەی ئیمە لە ئاستی ئەم زیرەکیە بێت کە لە مناڵی کووردا هەیە. ئیمەش وەکو هەموو نەتەوەکانی تر مناڵەکانمان زیرەکن بە توانان و ئەبێ حسابی لەسەر بکەین، هەم بۆ خزمەتکردنی نیشتمانەکەی خۆی و هەم شتمان هەیە بۆ جیهانی دەرەوە مناڵانی ئیمە ئەشنە وڵاتانی تریش هەر سەرکەوتوو ئەبن. بۆیە هیوادارم کە هەموو شت لە ئاستی ئەم مناڵانە بێت کە دەریان خستووە کە توانای باشیان هەیە و زیرەکی باشیان هەیە و ئارتین یەکێکە لە نمونانە بە دەریخات کە قوتابی و مناڵی کورد بە توانا و زیرەکە.